ئەوانە لەسەر کورسی و دەسەرات پێک نایە کاکە لە بەوەی مستەوامان زایفە لۆی حکومەتەکە پێک نایە وڵای من هیچ مانایەکی نیە و بەس کات بەسەربردنەوە خەڵک مامەجان ماوەی ساڵێکە هەڵبژاردن کراوە تا ئێستا حکومەت پێک نەهاتووە ئەمە مانای چی دەگەنی لە لای تۆ ئەوانە لای من معنای ئەوەی دەگەینیتن ئەوانە لەسەر کورسی و دەسەرات پێک نایە ئەو دەرێ سەرپشی هەرێمم دەرێ ئەو دەرێ ئەنجومەنی وزیرم دەرێ ئەو دەرێ وەزارەتی ناوی خۆم دەرێ ئەوانەش خەنەویش دەندەشی دیش دەرێن ناوەڵاوە هێلی سوورە نابی زۆر تاسیری لە بازارش کرێن نەبوونی بازار و بێکاری بێیشی پێکنەهاتنی حکوومەتە جلەسە سر پێک نایەن ئەوە خۆیان دەزانین ئێمە نازانین لە هیچ شوێنێکی دنیا شتیوانیە تو ساڵێک حکوومەت پێک نێنی کاکە لە بەوەی مستەوامان زایفە لۆی حکومەتەکە پێک نایە مەسەدیەکێتی زۆر شتی دەوێ حزبە چکە زۆر شتەوێ ئەو حزبەش حەق خۆتی پارتی زۆر ماتیە کەس ناگاتە پارتی و ئەوەیە مشکلەکە خوا ساریشکە ئیشاڵە پێک دێ وڵای من هیچ مانایەکی نیە و بەس کات بەسەربردنەوە خەڵک هەمووی داماوە خەڵک هەر ئەو کاتانە خەڵکیانەوێکە یەنە ماڵەکانیان و تۆزێ قسەی باقوبریقیان بۆ کەن و دواییش ئەو دوو مانگە معاژێن بە خەڵک و تۆزێ هەلی کار ڕەخسێنن بۆ گەنجەکانمان و دواییش خەڵکەکە هەمووی لەبەر سامردووە یانەی ئەوەیە کە تەباینین لە ناوخۆیانە سیقان بە یەکتری نییە یعنی بێئەمەلن کەس لەگەڵ کەسانیە کەس تاقی کەسی ناوێ ئیتر ئەوەیە یەکێک لە هۆکارەکان نەبوونی وشیاری نێو کۆمەڵگەی تاکی کۆمەلگا ئەگەر کۆمەلگە وشارێکی ڕوونی هەبێت واتە تاک ئەزانێت متمانە بە کێ دەدات و کێ دەکاتە نوێنەری خۆی و هۆکارێکی تریش نەبوونی معارەزەیەکی بەقووەت و پەرتەوازەی لە نێوان ئەو کەسانەی کە نەیاری دەسەڵاتن بێسیقەی نێوان خۆیانە هیچ شتێکی کە نییە چونکە ئەوە ساڵێکە خەڵک دەنگیاوە بەوان خەڵک بە ئومێدێکی زۆرەوە دەنگی پێیاون و ئەوانیش نیانتوانیوە حکوومەتێک پێک بێنن لەبەر ئەوەی دابەشکردنی پلەکان سەری لێ شێوانون بەڕاستی چونکە لە پێناو پلەیەکی حیزبیە یان پلەیەکی حکومیە ئەوان حکوومەتەکان ئاوا دواخست و ئەم ملەتەیشیان دواخست هیوادارین کە کابینەی دەیەمەی حکوومەتی کوردستان پێک بێت خەڵک لە ژیانێکی خۆشتر دابژی.